هەڤەی کانونی یەکەمی هەموو ساڵێک لە هەرێمی کوردستان بە ڕۆژی ئاڵات دیاری کراوە کە هاوکاتە لەگەڵ یادی ڕاگەیاندنی یەکەم کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە سەرۆکایەتی قازی محەممەد و بەشێک لە هاوڵانی. دوای زیاتر لە 70 ساڵ لە ڕوخاندنی کۆماری کوردستان و بۆ بەرزڕاگرتنی ئەو وێستگا گرنگە لە ڕەوتی سیاسی گەلی کوردە لە هەرێمی کوردستان ساڵانە ئەو ڕۆژە با ڕۆژی ئاڵات دیاری کراوە، بەڵام نەتوانراوە ئەو بۆنەیە بکرێتە بناغەیەک بۆ گەڕاندنەوەی ئینتیما بۆ نیشتیمان و نەتەوە لای تاکی کورد. سەرۆکی بەشی مێژوو لە زانکۆی سلێمانی دەڵێت سیاسەتی خراپی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ڕۆڵ و ئینتیمای بۆ ئاڵا و نیشتیمان نەهێشتووە. ئەوە ژاشکرا دەکات خۆری نێو ئاڵای کوردستان کە ڕەنگی زەردە پێشتر تیشکەکانی بەسەر ڕەنگەکانی دیکەی ئاڵاکەدا پەخش نەبوو بوو، بەڵام لایەنێکی سیاسی با پیلان دەستکاری پێکاتەکەی کردووە. من پێم وایە لای ئێمە نە ئاڵا بەو جۆرە لای ناسێنراوە، نە ئاڵا ئەوەندە گەورە کراوە. من زۆر دەرەبینم سیاسەتی دەسەڵاتدارانی ئەم وڵاتە ئاڵا بچووکە کاتەوە. ئەمە ئەتوانم لەم جگە لەوەش چکە ئێمە استراتیژی نەتەوەیمان نییە. ئەمە ئاڵای ئێستا ئێمە لێرە کاری پێەکەین، لە باکوور کاری پێ ناکرێت، لە ڕۆژ ئاوا کاری پێ ناکرێت. من جارێ وەکو بەش بە حاڵی خۆم نازانم پاردەکان ڕۆژهەڵاتی کوردستان چۆن لە ئاڵاکەی ئێمە دەڕوانن، هەرچەندە ئاڵاکەی ئێستای ئێمە ئەتوانم لەم تا ئەندازەیەکی زۆر هەر ئاڵاکەی کۆمار و ئاڵاکەی ژێکافە بە دەستکاریەوە، بەڵام ئەم ئاڵایش کە ئێستا ئێمە هەمانە لە ڕاستیدا وەکو نووسرا و وەکو سەرچاوە مێژوەکانیش بەم شێوازەی ئێستای نەبووە بە زەقی، چووکە هیچ سەرچاوێک باز لە ئاڵای کوردستان ناکات ڕۆژەکەی تێپەڕی بێ لە سپێکەوە بۆ ناو سوورەکە و سەوزەکەی. ئەوەی جێگەی ڕەخنەی بەشێک لە توێژەرانی مێژووی هاوچەرخە تا ئێستا ئەم ئاڵایە لەلایەن دوان لە پارچەکانی دیکەی کوردستانی گەورەوە بەڕەسمی نەناسێنراوە و لە باکوور و خۆراوای کوردستان ئاڵای دیکە بەکاردەهێنرێت. بەواتایەکی دیکە کورد لە نەخشاندنی ئاڵاکەیشدا یەکگرتوو نییە. بەڕای شارەزایەکی مێژووش ئەم حاڵەتە هەڵقوڵاوی ئەو بیرکردنەوەیە کە پێی وایە ئاڵا مڵکی حیزب و بنەماڵەکەیە. من پێم وایە ئینتیمابوون وشیاری تاچی کورد بەگشتی بەرزە بۆ ئەم وڵایە. هەندێک جار بە حکمی ڕووداوە سیاسیەکان بە حکمی هەندێک قەیرانی سیاسی و دارایی کە دروست دەبێت هەندێک کەسی بێئاگا ناشارەزا هێرش دەکەنە سەربوونی ئەم ئاڵایە. من پێم وایە ئەمە تێکەڵکردنی شتەکانە بەیەکەوە. ئەم ئاڵایە نییە قەیرانی ئابووری دروست دەکات، ئەم ئاڵایە نییە کێشەی سیاسی دروست دەکات، بەڵکو دەسەڵاتێکی سیاسی هەیە، لایەنێکی سیاسی هەیە. ئەم ئاڵایە کردووە بە ڕەمزێک بۆ خۆی فێڵی لە خەڵک کردووە، خەڵکی هەڵ خەڵەتانە بەو ئاڵایەوە دەکات. ئەمە گوناحی ئاڵاکە نییە. ئاڵای ناسنامەیەکە بۆ نەتەوەیەکە تا ئێستا ئەڵدانی لەوڵاتە ئەڵدانی سەر بەخۆی ئەڵدانی مافەکانێتی ئەوە کورد بۆ ئەوەی کە بیسەوێنێ مداهەت کە دەوڵەتی ئەوێت کە سەر بەخۆی ئەوێت کە ماف و ئازادی ئەوێت کە بەشێک لە عێراق لە تورکیا لە ئێران لە سووریا ئەوە ڕێزی لە ماڵایان دەکتایە بۆ ماڵای بۆ شتێک وایە داخلگرانەوە قوربانیەکانی من مێژوودا قوربانی نەبوون بۆ ئاڵاک ئەوە ئاڵا وایە ناسنامەی تۆ وایە قوربانی بۆ هێزی سیاسی بۆ تیلە بۆ عەشیرەت بۆ وەز بۆ بنەماڵە قوربانی بۆ خاک مش هەدە گنەی خاک کاگەدار بە بەڵام خاک بە هەڵاوە خاکە. هەرنەتە و قەوارەیەک خاوەنی ئاڵای تایبەت بەخۆیەتی کە سیمبولی مێژوو قوربانیدانیەتی، بەڵام بۆ کورد تا ئێستا ئاڵا نەبووەتە سنتەرێک بۆ یەکخستنی هەڵوێستی نەتەوەی. جگە لەوەش نەمانی ئینتیما بۆ نەتەوە و نیشتیمان وای کردووە نەک ئاڵا، بەڵکو چەمکە نەتەوەیەکانی دیکەش نەتوانن ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە یەک بخەن.